ئەمشەو لە بەرنامەی کاروانی هەڵبەست و گۆرانیەکەمانە دەڵێن زۆر جار گوێچکەکان پێش چاوەکان عاشق دەبن. کاتێک سیحری دەنگ دەبێتە فڵچە و وێنەی ڕەنگا و ڕەنگ لە ناخماندا دەنەخشێنێت. رادیۆ ئەو داهێنانە بوو کە ڕووی مێژووی بۆ هەتایە گۆڕی و بەشێکی لە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان داگیر کرد. هەر کەسێک چەند دووریش بێت دەتوانێت گوێ لە رادیۆ بگرێت. ئەگەرچی زۆرێک لەو بڕایەدەن کە پەخشی رادیۆیی پاشەکشەی کردووە و گوێگرانی کەم بوونەتەوە، بەڵام نەتەوەیەگرتوەکان بۆ چوونێکی تری هەیە و بۆ زیندوو هێشتنەوەی پەخشی رادیۆیی ڕۆژێکی جیهانی بۆ دیاری کردووە. لە ساڵی 2012ەوە ڕۆژی سیانزی شوباتی هەموو ساڵێک کراوەتە ڕۆژی جیهانی پەخشی رادیۆیی. ئەوە لە کاتێکدایە کە هۆکارەکانی پەیوەندیکردن و بیستن و بینین بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیاوە هێزگار زۆر بوون. بەڵام تا ئێستاش رادیۆ ڕۆڵی لە دەست نەدا و وێزگەکانی رادیۆ لە جیهاندا ڕۆژ لە دوای ڕۆژ ڕوو لە زیادبوونن. هێشتا سەدان ملیۆن کەسیش بۆ بەدەستخستنی هەواڵی ڕۆژ و زانیاری و ڕێنمایی و تەنانەت لە بواری ڕێکلام و بابازارکردنیشدا سوودی لێ دەبینن. داهێنەرێکی ئەمریکی بەناوی لیدی فۆرست لە شاری نیویۆرک گۆرانێکی لە شانۆگەریەکدا پەخش کرد. دەوترێت یەکەم پەخشی رادیۆیی کوردی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1939 کە لە شاری بەغدا دەستی پێکرد و بەرنامەکانی ڕاستەوخۆ پەخش دەکران. بەڵام بەوتەی ئەمیر حەسەن پور ڕۆژنامە نووسوو لێکۆڵەری شاری مەهاباد یەکەم پەخشی رادیۆیی کوردی لە ساڵی 1923 بووە لە یەکێتی سۆڤێت و تا ساڵی 1929 خایاندووە. ساڵی 1940 ئینگلیزەکان بۆ دژایەتیکردنی ئەڵمانیای نازی بەشی کوردی رادیۆ یافایان کردەوە و ژمارە کەسایەتی وەک گۆرانی شاعیر و ڕەفیق چالاک کاریان تیادا کردووە. هەمان ساڵیش لە شاری بەیروت پەخشی رادیۆیی کوردی دانرا. پەخشی رادیۆیی کوردی تارانیش لە 25 تشرینی دووەمی ساڵی 1946 دەستی پێکرد. سەرەتا ماوەی پەخشەکەی تەنیا 15 خولەک بووە و دواتر کاتەکەی زیاد کرا. کاک عەبدولغەفاری وارەستەگان نازکبینی سنە و داوایان کردووە لە بەرنامەی کاروانە بیخوێنینەوە. وێزگەی رادیۆیی ێریڤانیش لە ساڵی 1955دا بە پێنجەم پەخشی رادیۆیی کوردی دادەنرێت کە ئەویش لە سەرەتادا ماوەی پەخشەکەی تەنیا 15 خولەک بووە. لە سەردەمی جەمال عەبدولناسر سەرۆکی پێشووتری میسردا ئێزگەیەکی کوردی لە ساڵی 1957 لە شاری قاهیرە کرایەوە. دواتر و لە پاییزی ساڵی 1958دا رادیۆی کوردی لە شاری کرماشان کرایەوە و رادیۆی کوردی تارانیش داخرا. دوای 2 ساڵیش لە دەستپێکردنی شۆڕشی ئەیلول بە ژمارێک ئامێری سەرەتاییەوە رادیۆی دەنگی کوردستان لە ساڵی 1963 لە ناوچەی باڵەکایەتی دەستی بە پەخشی خۆی کرد. دەنگی کوردستانی عێراق رادیۆ کاریگەری گەورەی لە مێژووی گەلاندا گێڕاوە و هەر لە ڕێی رادیۆشەوە بوو کاتێک بڵێسی دەستپێکردنی ڕاپەڕینە جەماوەرەکەی باشووری کوردستان دژ بە حکوومەتی بەعەس ڕاگەیەندرا. ئاگاداریەک لە گرناڵگەوە بۆ ئازاد 1970 بەرادەران ئاگادار بکەرەوە حەوتی ماڵ زەماوەند بکەن. لە عێراقیشدا هەر کاتێک کودەتای سەربازی بوو بێت یەکەم دەستگار رادیۆ بووە کە هەواڵی سەرکەوتنی کودەتاکەی لێوە ڕادەگەیەندرا. لە شەوانی بێکارەباییدا کەم بێدیان زۆر رادیۆکان بێدەنگی ماڵەکان دەشکێن و پڕدەنگ و ئاوازیان دەکەنەوە. لەناو ئۆتۆمبیلەکانیش هیچ کەس ناتوانێت دەستبەرداری رادیۆ بێت. کاروان شێخ موحسین NRT